لە دیتنی ئافرەتانی باڵاپۆش لە نێو شەقامە سەرنج ڕاکێشەکانی هاڤانای پایتەختی کوباوە هەست بە گەشە و نەشونما ئیسلام لە نێو ئەو ڕەگەزەی مرۆڤ لەو وڵاتەدا دەکرێت. ئەمە ئافرەتە باڵاپۆشانە گەشتیار نین لە وڵاتێکی ئیسلامیەوە هاتبن، بەڵکو ئافرەتانی موسڵمانی بەڕەگەز کوبین و ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەیان زیاتر دەبێت. کەشوهەوای شێداری ناوچەی کاریبیان بە زەحمەت دەستکەوتنی خواردنی حەڵاڵ یاخود بوونی تەنها مزگەوتێک لە سەرتاسەری کوبادا نەبووەتە هۆی دواکەوتنی ئافرەتانی ئەو وڵاتە لا دۆزینەوە و شوێنکەوتنی ئاینی پیرۆزی ئیسلام. هۆکاری موسڵمان بوونی ئافرەتانی کوبا جۆرا و جۆرە و لە یەکێکەوە بۆ یەکێکی دیکەیان جیاوازە، هەیانە لە ڕێی بەدواداگەڕانی ئاینەکان و هەشیانە لە ڕێی هاوڕێ یان دۆستێکی موسڵمانیەوە موسڵمان بووە، کەسانێکیش هەن لە ڕێی ئیلهامی ڕۆحیەوە با ئیسلام گەیشتون. مەریەم کامیگۆ ڕۆژنامەنووسێکی 27 ساڵە 7 ساڵ پێش ئێستا موسڵمان بووە، دەڵێ ژمارەی ئافرەتان بە تایبەت لە تەمەنی گەنجیدا ئەوانەی پابەندی ئیسلام دەبن لەم ساڵانەی دواییدا زیادی کردووە. بەشێکیان قوتابی زانکۆن و هەندێکیشیان لە قۆناغەکانی بەر لە زانکۆ دەخوێنن. لەبارەی باڵاپۆشیەکەیەوە مەریەم کامیگۆ دەڵێ بەهۆی پۆشاکەکەمەوە هەست ناکەم کەسێکی نامۆم یان پۆشاکەکەم شوناسێکی عەرەبیانەی پێداوم، لەبەر ئەوەی حەز ناکەم شوناسی کوبی و لاتینیانەی خۆم لە دەست بدەم. یەلین فیرناندیز ئافرەتێکی دیکەی کوبیە کە ئاینی ئیسلامی وەرگرتووە، دەڵێ سەرەتا کارەکە کەمێک پێویستی بە زەحمەت و خۆماندووکردن هەبوو تا شێوازی خۆم لە قسەکردن و ڕەفتاردا بگۆڕم، چونکە خەڵکانی کوبا خۆیان بەوە گرتووە کە بە دەنگی بەرز قسە بکەن و زۆریش هێما بەکاربێنن، بەڵام هەموو ئەو شتانە بە حیکمەت و تێگەیشتن و پاڕانەوە لە خودا وردە وردە دەگۆڕدرێن. پیدرۆ لازۆرا سەرۆکی پەیوەندی ئیسلامی لە کوبا دەڵێ ژمارەی ئافرەتانی موسڵمان لە کوبا زۆرە، هەرچەندە لە پیاوان زۆرتر نین. ئێمە با هیواین و هەوڵیش دەدەین ژمارەیان لەوەی هەیە زیاتر بێت، پێویستمان پێیانە ئەوانە دەبنە پەروەردەکارینەوەی داهاتووی موسڵمانان. ئەشهەدو ئەڵڵا ئیلاهە ئیلا الله. بەپێی قسەی ئیساورا ئەرگۆدێنی 35 ساڵ ئافرەتانی موسڵمانی کوبی بەهۆی کەمی هۆشیاری و زانیاری لەبارەی ئیسلامەوە لە دوورگەی کوبا ڕوبەڕووی زەحمەت و بربەست و ئاستەنگ دەبنەوە. ئەو بۆ خۆ یەکێکە لەو کەسانی لا شوێنی کارەکەی ترس و پرسیاری لەبارەی شوناسی ئاینەکەیەوە ڕوبەڕوو دەکرێتەوە، بەڵام دوای ئەوەی وەڵام دەداتەوە ئەو بۆ چوونە دەڕەوێنێتەوە. بەپێی ئاماری پەیوەندی ئیسلامی کوبا لە وڵاتەدا کە ژمارەی دانیشتوانەکەی 11 ملیۆن تێدەپەڕێنێت، ژمارەی موسڵمانان لا 6,000 زیاترە، لەو ڕێژەیەش 1200 ئافرەتن. ئەمەش بەراورد بەوەی لا سەرتاسەری ئەو وڵاتەدا تەنها یەک مزگەوت هەیە و ساڵی 2015 لە هاڤانای پایتەخت دروست کراوە، ڕێژێکی کەم نییە. کۆماری کوبا وڵاتێکی سۆسیالیستیە دەکەوێتە ناوچەی کاریبی و لە سەرەڕێی کەنداوی مەکسیکدایە. لە ساڵی 1959 تا ئێستاش ڕژێمێکی شیوعی بەڕێوەی دەبات.